سڵاوتان لێبێم کاتتان باش لە ئێوارە 24ێکی دیکەدا لەگەڵ ئێوەی ئازیز داین بۆ ئەڵقەیەم جارەی پرۆگرامکەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئێوەش بینەرمان بن. لە دیاربەکر و لە بەشێک لە مزگەوتەکان مامۆستایانی ئاینی ختمی قورئان بە قوتابیەکانیان دەکەن. لە مانگی ڕەمەزاندا لە کەرکووک خواست لەسەر چەرەزات زیاد دەبێت. بەو کەسانی کە فشاری خوێنیان هەیە پێویستە کاتی وەرگرتنی دەرمانەکانیان لەگەڵ کاتی بەڕۆژوبوون بگونجێنن. هونەرمەندی میوزیکژەنی کورد سەمیر زاخۆیی باس لە ژیانی خۆی دەکات و هاوژینەکەشی دەڵێت لە ماڵ بێت یان نا وەک یەک وایە. هاوڵاتیەک کە 30 ساڵە دانیشتووی هەندەرانە ئێستا گەڕاوەتەوە کوردستان و کێڵگەیەکی دروست کردووە و تیایدا داهاتی ژیانی خۆی پەیدا دەکات. دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانیان لە ژێر دەستی داعش، هاوڵاتیانی فازلیە هاتوونەتەوە سەر پیشەی زەیتون فرۆشتن. بەشێک لە دانیشتوانی ناوچەی غەزا لە تاریکیدا بەربانگ دەکەنەوە. دەچینە دیاربەکر و ئیتر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لە مزگەوتەکاندا مامۆستایانی ئاینی هەوڵەدەن کە خولی قورئان خوێندن بۆ قوتابیەکانیان زیاتر بەردەوام بکەن، هەر بۆیە لە ئێواران و لە بەیانیانیش قوتابیەکانیان فێری قورئان خوێندن دەکەن و بەیەکەوە قورئان دەخوێنن. بە درێژایی مانگی ڕەمەزانیش تا کۆتایی ئەو مانگە بەیەکەوە 2 جار ختمی قورئان دەکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والذين آمنوا وعملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الأنهار. لمجا سبيدا جزء تيخوندني 20 صفحة تيخوندني لمجا نيفردا ديسا جزء تيخوندني 20 صفحة تيخوندني دورة هفته 8 حب بيشتي المجا نيفروها جمعة دورة 7 حب هنا لمجا سبيدا دورة 30 حب هنا يعني تابع معلوم نوا سوريا أكملت عندك 25 حب هنا يعني بشكل جماعات ما لأولي جامعة ده زيادة ترى وان جامعة عالي دي جاكن فلان وانا بده زيادة ترى تابع معلوم يعني نفوذ شوونك زيادة أنا پیغمبر علیه الصلاة والسلام دەڤراویدا تا حتانی ئیرۆزی یعنی قارشلخلی قورئان تێخواندن مقابلە ئەڤە و vê muqabeledê wexta bêxwandinê melek hettanî semaya vê ciyê ku têxwandinê li wê qaplamış dika. Meya Remezanê da illahîm têxwandinê ji xwe qelqê me hemû dawetlîn têne camiye wan muqabelê dixwînin. هەر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواست لەسەر چەرەزاتیش زیاد دەبێت بە تایبەتی لەو بازاڕانەی کە ئیتر گرنگێکی زیاتر بە نمایشکردنی چەرەزات ئەدەن. لە کەرکووکیش خەڵکی بۆ پێشوازیکردن لە جەژن و کۆتاییەکانی مانگی ڕەمەزان هەر لە ئێستاوە خۆیان ئامادە دەکەن و ڕوودەکەنە کڕین و هەروەها دیتنی ئەو چەرەزاتەیە کە لە بازاڕەکانی کەرکووکدا نمایشکراون. چەرەز خۆی خواوای داناوە نیعمەتێکە بۆ چەند نەخۆشیێکش بەکاردێت وەکو عیلاج. بۆ نمونە بندوق ئەم بندوقە کە مەنشەی ئەمە ئەمریکیە بەو شێوەیە دێت بەم شێوەیە ئەگاتە دەستمان. ئەمە فستقیش جۆرێکە لە چەرەز لە جۆرە سەرەکیەکانە کە لە جۆری تورکی هەیە و لە ئێرانیشی هەیە. جۆرە تورکیەکەی ئەمە هی غازی عەنتابە ئەم شێوەیە فستقێکی
ئاوهایە فستقی ئێرانیشمان هەیە حەمەدجان ئەو ئەکبەریەیە ئەم ئەکبەریە لە دوای ئەنتابەکە دی ئەمە لە جۆری ئێرانی پێڵێن ئەکبەری فستقش چەند جۆرێکی بە ناوەکانی ئەکبەری و ئەحمەدی و بندوقی و دەعبولی و گازۆش جۆرێکە لە چەرەس لە فستقی هندیە ئەمە زۆر کەس پێ لێ گازۆ و کاجۆ هەموو یعنی زۆری پێ خۆی بە کاجۆ دێت ناوەکەی کاجۆیە هندیە ئەمە بتوممانێ بتومی تورکی ئەمە بە تورکمانی پێڵێن بتوم بە کوردیش کوردی خۆمانە پێڵێن قەزوان بینە لای کولەکەکانەوە ئەم زەردە ئەمە ناوکی کولەگەیە ئەمیش دوو جۆری هەیە گەورە و بچووکی هەیە ئەمیش تورکی هەیە سینیشی هەیە سینێکە ئەمەیانە ئەم سپیەیە ئەمیش جۆرێکە بە هەمان شێوە زۆر کەس جێم بۆ لامان کە داوایەکەن بە هەمان شێوە دکتۆر ئەمەی بۆ نووسیوە بۆ عیلاج بۆ زیاتر بۆ پرۆستات بەکاردێت زیاتر بە کاڵی ئەخورێت بۆ پرۆستات بادەمیش بە هەمان شێوە یەکێکە لەو چەرەزە بە نرخانی کە زیاد لە ناو چەرەزا باوە کە خەڵک وەکو فستق و گازۆ و ئەو شتانە بەکارێنرێت نۆکیش بە هەمان شێوە نۆک دوو جۆری هەیە ببورن سێ جۆر تورکی و عێراقی و ئێرانی ئەم جۆریان ئێرانیە ئەمە بە شێوەی کارتۆن دێت لە کارتۆنێکە عێراقێکە عێراقی خۆمانە بە قومە برژێندرێ سیسی ئەمە جۆرە سیسیە ئەمە سیسیش دوو جۆرمانەیە ئەم جۆرەشمان هەیە و ئەو جۆرەشیمانەیە ئەو جۆرەیان دەنگی گەورەترە لە باشی و خراپیایە دەنگی گەورە مەڕغوبترە بۆ باشێکەی باشێکی ئەوەیە یعنی کە دیارە کون نییە لێدراو نییە بینە لە ئەو قەزوانە سەوزەشیمانەیە ئەم جۆرەیە ئەمیش سێ چوار جۆری هەیە ئەمیش گەورە و بچووک و وەسەط و ئەوەیە ئەمیش زیاتر خەڵکانێکی بن بۆ نەخۆشی قۆڵۆن ناوکی شووتی ئەمە بە داوای خەڵکانێکی حەزی بەوەیە بۆیە کرێت ئەمە بۆیی لێدرێ بەم شێوەیە بۆیە کراوە هەشمانە بۆیی لێ نادرێت ئەمەیان ئەو بۆی خۆی هەیە یعنی وەکو سەحیەن هیچ تاسیرێکی نییە بۆ خواردن ئەمە چۆن ئەمە بۆیە کراوە ئەم فستقا ئەمە ترشە ئەمە زیاترشە ئەمیش بە تەڵەبی خەڵکاوە داوا کرێت زیاترش بێ و تەبیعی بێ و لێمەندوزیەکی کەمی هەبێ و یان سوێر بێت و ئەم جۆرانی هەیە بچینە لای ئەم بابەتانی چکلێتەکانمان جۆری هۆڵندی هەیە جۆری تورکی هەیە ئەمانن چەند جۆرێکی هەیە بە تامەکانی شیر و قاوە و کەکاو ئەو شتانە میوەی هەیە لە جۆرە تورکیەکانیش بە تامی نەعنەع هەیە تامی بنێشت هەیە ئەتر لە تامەکانە ئەوەی کە تامە ئەکرێ بە چکلێتە ئەم جۆزانە شیلین بۆ زیاتر ئێستا لەم مانگی ڕەمەزانەیە خەڵک بۆ پارشێوان زیاد بەکارێنێت تەڵەبێکی باشی هەیە. لە ئێوارە 24 هەرجارە و باس لەلایەنێکی تەندروستی دەکەین ئێستاش ڕێنمایە تەندروستیەکان بۆ کەسانەی کە فشاری خوێنیان هەیە لەم بەرنامەیە دەخینە ڕوو ئەو کەسانەی کە فشاری خوێنیان هەیە پێویستە کە کاتی وەرگرتنی دەرمانەکانیان لەگەڵ کاتی بەڕۆژوبوونی خۆیان ڕێک بخەن لەم ئینفۆگرافیکەدا باس لە پەیوەندی نێوان تەندروستی و هەروەها فشاری خوێن دەکەین. بە شێوەیەکی گشتی باپی توێژینەوەکان ڕۆژوگرتن کاریگەری ئەوتۆی نییە بۆ ئەو کەسانەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان هەیە. ئەگەر هاتوو نەخۆشیەکەیان کۆنتڕۆڵ کرابوو با وەرگرتنی دەرمان. بەڵام ئەو نەخۆشانەی تازە نەخۆشیەکان دەستنیشان کراوە یان هێشتا ئەنجامی کاریگەری دەرمانەکانی لەسەر لەشی بە دیار نەکەوتووە ناتوانن بەبێ ڕاوێژی پزیشک بەڕۆژوو بن. لە چه حاڵەتێکی فشاری خوێن دەتوانرێت بە ڕۆژوو ببین. ئەو نەخۆشانەی ڕێژەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان زۆر نییە و ناگاتە پلەی مەترسی. ئەو نەخۆشانەی ڕۆژانە بۆ چارەسەری تەنیا 1 بۆ 2 دەنکە حەب بەکاردێنن. ئەو نەخۆشانەی
پێشمانگی ڕەمەزان سەردانی پزیشکیان کردووە و پاش ڕاوێژی پزیشک دەتوانن بە ڕۆژوو بن. لە چ حاڵەتێکی فشاری خوێن ناتوانرێت بە ڕۆژوو ببین؟ ئەو نەخۆشانەی ڕێژەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان بە بەردەوام زۆرە. ئەو نەخۆشانەی کۆمەڵێک دەرمان و چارەسەری زۆر بەکاردێنن لە کاتە جیاوازەکاندا. ئەو نەخۆشانەی لەگەڵ فشاری خوێن نەخۆشی تری درێژخایەنیان هەیە. لەگەڵ ڕێخستنی ژەمەکانی خواردن و وەرگرتنی دەرمانەکان بەڕێکی پێویستە لە مانگی ڕەمەزان بە هەمان شێوەی کاتەکانی تر چاودێری فشاری خوێن بکەین لە لای کەسی شارەزا. باشترین کاتیش بۆ پێوانی فشاری خوێن بریتیە لە کاتی بەیانیان دوای لە خەو هەڵسان یان ئێوارە بەر لە ڕۆژوشکاندن. بە وەرگرتنی بڕی ئاوی پێویست و نووسنی ڕێک لەگەڵ چاودێرێکی باش بۆ فشاری خوێن و دەرمانەکانی دەکرێت بە شێوەیەکی سەلامەت و پارێزرا و ڕۆژۆکانمان بگرین. هونەرمەندی میوزیکژنی کورد سەمیر زاخۆیی یەکێکە لەو هونەرمەندانەی کە لە بواری میوزیکدا ئەزمونێکی زۆر باشی هەیە، هەروەها ئەلبومێکی دەوڵەمەندیشی لە بواری دانانی میوزیکدا هەیە. ئەو بۆ ئیوارە 24 باس لە کۆمەڵێک لە نهێنیەکان و حەز و ئارەزوەکانی ژیانی خۆی دەکات. ئەسنوکە ینی تنێ هوزانت نویسم وەزی هوزان حکوومت کەمی دبەری وێت نوکە و دیکمە پەرتوکە و ئینشاءڵڵا دێ ئێتە چاپکردن نێزیکدا ینی دوێ ساڵێدا ئەفێ ئەم نەشین چ کاری دی بکەین زیدەی هونەری پڕاستی وەرزشی دکەم ینی نەکوونە پڕێ بەچوونە من ئەسناسیارم بێ چەندێ و گەلێک پڕێ بەچم بەرهەندی من عربنينا سيارة منينا و تيما مالخو دستور مقلمة ونبيسينا فقط من تشكار وصنعة الدينين زيادة هنري فقط وهكذا دركر مجيك كم دفن ده هوال يعني محدودا يعني من رنجي مور بنفسي يعني بس قال لك جون يعني حاجة كم يعني قال لك جو هستي مني لفلفون بو عندك شولة هنري بو هنرمند اخبار بت يعني بجوانية اكيد بجو تش جوانية كتيبة تش جوانية سلوشتي بت تش جوانية هر تشتكي بت بجو نخلص ما رنجا قال لك جو من زاد شيء تكر المال يعني بو خيزان اخو بو خو وبشتنجي أوجي مهيلا بس نكاز بخوتني وقت خيصانة من الفيري مثلا دي شت مراجعة دكتوري كتن أو مالو مفيد خو تيشتا خو أشيت كم فلافين خو أشيت كم شيفا خو أشيت كم بس قال على السفرات كم راستي سفر الدير طبعا ومتقصيلي ناكل عندنا صعنا هذه والله بجا فقير بين خوش راسي بس بأس بخوش بخدم بخوش بخدم تتمول يعني وجود وهك عرب دين وعدم وجوده نفس الشيء يعني تمول بابت هرمطة ودربة جبت فوش دربة مانا زودي الكيري بخم الدربة مثلا بس الكيري بخم وقت إما مالي لازمش زودي دو كبسكو سي كبسكو بخم بس شنيكا راحت دخواست كم حكومتهم عن جهة بيواني دار رحمة بما بالرحمة وشفقة قالك يعني مهمة وك باب وك براية مازن دس خوب سلم ما بدو بينن وأسنا بحثي خوتني كم بحثي عمي هنا المنطقة كم
دوایەوەی کە بۆ ماوەی 30 ساڵ لە هەندەران ژیاوە هاوڵاتیکی کورد دەگەڕێتەوە کوردستان و لە قوشتەپا کێڵگێک بۆ خۆی دروست دەکات لەبێ خەریکی ژیانی ڕۆژانەی خۆی دەبێت جگە لەوەی کە لە کەش و هەوای ئەوێ چێژی خۆی وەردەگرێت داهاتی ژیانی خۆیشی لەو کێڵگەیەدا دابین دەکات. من ناو ڕامز جامیا ماوەیەکی زۆر لە سوید ژیام تقریبا 28 ساڵ سوید ژیام منداڵمێ سێ کچمەیە جامیعەشم لە سویدەوە کرد بڕوانامەی ماستەرمەیە لە کۆمەڵناسی و دیپلۆمیشمەیە لە تەحلیلی نەفسی ئەو دو سێ ساڵ هاتوومەتە ئێرانە خۆ مەشغوڵ کردو بە ئەو حەدیقەیە هەنێ تێر و توارمێ قازمەیە ئەو سەگەشمان هەیە کە ناوی جەرگۆیە بەڕاستی ئێرانە تۆزێک وەکوبری ئارامیەکی دەرونی نا بەڵام ئارامیەکی دوور لە کۆمەلگا و مەشاکری سیارە و باسی سیاست و قسەی ئەولا دوور بەخاتەوە. لەگەڵ ئەو دارانە مەشغوڵم هەندێک جار ئاودانەکە منێ توور و سرق و پیازوانم چاندەوە برادەرانیش دێن نەجار سەرەکەن بەس ئەوە ئەو سێ ساڵی ملیانە و دارومارانە سێرێکی خبرەی فەلاحی ئێمە بەڕاستی خبرەیەکی ئەوەیان نییە ئەکادمیان نییە یان وەکو خبرەیەکی کە بتوانی باسی کە یەکێ دیکە بیکاتن لەبەرەوە سەیەکی زۆر شتە بوو بۆ نمونە من نەمەویست ئەو تەسبیحانە قەلەم کەم گوتیان نابێت مامۆستا قەلەم نابێتن پاقلە ناتوانین بیکەیتە شت نەقلکەیە بە پاقلەم بە شتر نەقل کرد قەلەمم کرد لە تەسبیحەکانم کردە قەلەم هەمووی دەرچوو. بەداخەوە ئێرانە ئەوە ینی وەکو برێ فەلاحەکانی ئێمە بۆی هەیە بەرهەمیان تەواو نەبێ ئەوەش هۆی ئەوە بێتن کەەوە سەقافەتێکی چاشیان نییە لەسەر کشت و کاڵەوەکەوانە. بەس ئەم ساڵ هەندێک پاقلە و ماقلە ئەوانم کردو هەنێ جۆم کرد بە باش بوو ینی پارەی خۆی دەرکردو هەندێکی قانجاز هەبوو. هەندێک جاریش دانیشم لێرانە بەڕاستی حەزم لە ڕسمکردنە ڕسمی شەکەم وەکو برەی مامۆستایەکەیە برادرمە دێ نەجار تەشجیع مەکاتن حەزەکەم ڕسم بکەم ڕسمکردنیش وەکو برەی هیوایەک بەوانە هیواد حەزەکەم ڕسم بکەم. زەیتونی گوندی فازڵیە یەکێکە لە زەیتونە بەناو بانگەکان دوای کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچانەی کە لەژێر دەستی داعش بوون بە تایبەتی لە فازڵیە ئێستا خەڵکی ئەو گوندە گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان کە پێش داگیرکردنی داعش 800,000 داری زەیتونی تێدا بوو بەڵام لەبەر نەبوونی ئاوەدانی و جێهێشتنی خەڵکەکە دارەکان وشک بوون ئێستاش خەڵ گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان و درێژە و بەردەوامی بە چاندن و خۆشکردنی زەیتون دەدەن جگە لە خەڵکی و ناوچێش خەڵکێکی زۆر لە ناوچەکانی دیکە لەبەر تایبەتمەندی زەیتونەکە دەچنە فازڵیە. زيتوني طبيعية زيتوني فاضلي نوعية رش وزرد يعني زيتوني اعتيادي ني خستاوي ودقالوين زيتوني اعتيادي شادوي يعني اول زور بطعم وزور زيت شخومانيا زيت الزيتون والله هيتما يعني معمل لنا وبعشي غيبي شيخ ده كم بلي والله تقريبا بين شاش حتى حافظ هي خستاوي وهي الدقال ناوج وهي عادي طبيعي او زردة هم رشة وهي يوناني نوعية عالي الزيت نوعي كهيا والني فاصليجة تقريبا بركة داعش ديت حافظتها 600,000 داري زيتون تدابي استقل زور يعني درشون بيعوا بي خدمت بي همو يعني بيج بي خراب بي
علي طبيعية بيت صبغة بيت درمانة أو نوعية رقم يكي ينقندي فاصلي يعني أو هيش تيدانية بس خوي والزيت زيتوني أول شيء بشكل يعني سبيتارة لاوي أول شيء طبيعية أم بيصبغوا درمانة والله ما شاء الله خير قالك عالم ديت ذكرت ودشت وصار كان زيتوني كنجية أفصالية بارية كنجية. السلام عليكم. شلون؟ لەگەڵ ئێوارە 24دا هەرجارە و دەچینە وڵاتێک و تایبەتمەندی و جیاوازیەکانی وڵاتە لە مانگی ڕەمەزاندا دەبینین. ئەم جارەش دەچینە ناوچەی غەزا کە بەشێکی زۆر لە دانیشتوانەکەی لەبەر بێکارەبایی لە تاریکیدا بەربانگ دەکەنەوە بەیەکەوە چەند دیمەنێک لە بەربانگکردنەوەی خەڵکی غەزە دەبینین. وەفا شەراب سەرقاڵی ئامادەکردنی خواردنە بۆ بەربانگی ئێوارە خەریکی سوورکردنەوەی پەتاتە و گۆشتە بەڵام ئامادەکردنی ئەم خواردنە لە چەشتخانەیەکی تاریکدا ئامادە دەکرێت بۆیە بە ناچاری سفرەی خوانەکەیان لە شۆستەکان ڕادەخەن تا لەگەڵ وەنەوزەی ئێوارەدا ڕۆژوو بکەنەوە. گرفتی زۆرمان هەیە ڕەنگە بتوانین بەشێکی زۆر لە گرفتەکانمان چارەسەر بکەین بەڵام لە تواناماندا نییە کارەبا چارەسەر بکەین لە 2017 داین بەڵام وەکو وڵاتانی پێشکەوتوو کارەبامان چارەسەر نەکراوە لەو وڵاتانە کارەبا بۆ 2 چرکە دەبڕێت بەڵام لای ئێمە لە ڕۆژێکدا 2 کاتژمێر کارەبامان دێت. لەو کاتەوەی حزبی حەماس دەسەڵاتی گرتوتە دەست هیچ کاتێک کارەبا بەم شێوەیە خراپ نەبووە. خێزانێکی گەورەین لە ژوورێک و هۆڵێکدا دەژین سەرڕای ئەمەش کارەبا هەر نابینین لە ماوەی ڕۆژێکدا 1 تا 2 کاتژمێر کارەبامان هەیە بە بەردەوامی لە دەرەوەدا دەنیشین کە کەش و هەوا زۆر گەرمە و بایەکەشی زۆر گەرمە کارەبا نییە ناتوانین ئامێرەکانی فێنکەرەوەش بەکاربێنین. بەپێی ڕێکەوتنی ساڵانی وڵاتی فەڵەستین و ئیسرائیل دەبێت ئیسرائیل سەتاسی کارەبای شاری غەزە دابین بکات بەڵام بەهۆی قوڵبوونەوەی کێشەکانی نێوان فەڵەستین و ئیسرائیل لە ئێستادا گرفتی کارەبا لە شاری غەزە دروست بووە. ئەمە گوزەرانمانە بۆچی وڵاتانی دراوسێ هاوکاریمان ناکەن تەنها بە خواردن هاوکاریمان دەکەن بە پێدانی قوتوویەکی پاقلە و نۆک گوزەرانمان باش نابێت ئەگەر کارەبا هەبێت کێشەکانیش وردە وردە چارەسەر دەکرێت. مێردەکەم و براکەم دوکانیان داناوە بەڵام بەهۆی نەبوونی کارەباوە کارەکانیان ناڕوات بەڕێوە وەکو دەبینیت خەڵکی لەسەر جادەکان دەخەون. بەهۆی نەبوونی کارەباوە تەواوی دانیشتوانی شاری غەزە لە شۆستە و شەقامەکاندا ژیان دەگوزارێنن. لە ئێوارە 24ەوە لەگەڵتان بووین کە پرۆگرامێکی ڕۆژانێ و هەموو ئێوارەیەک دوای بەربانگ دەینا لای ئەوەی خۆشەویست و کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازتان پێشکەش دەکەین. سپاس بۆ ئێوەش کە بینەروبی سەرمان بوون هەر شاد بن.